لە میانەی سەردانەکەی جێگری سەرۆکی حکوومەت یێرێم بۆ پارێزگای هەڵەبجە کاوکات سەرۆکی لیژنەی بە پارێزگابوونی هەڵەبجەیە ئاماژە و ئاڕاستەکانەمەی ڕووی لە قوبات تاڵەبانیە کە واژۆی لەسەر پاڵێوراوانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە نەکردووە بۆ دەست بەکاربوونیان نوێنەری ئەندامانی ئەنجومەنیش هاتنە بەردەم بینایی پارێزگار و ویستیان لە نزیکەوە قوبات تاڵەبانی ببین و هۆکاری پێکنێنانی ئەنجومەنەکەی لێ بپرسن بەڵام ئەو ڕەتی کردەوە و ئەندامانە ببینێت بەپێی زانیاریەکانی پەیام قوبات تاڵەبانی پێی ڕاگەیاندون لەگەڵ کەس یەکەمی حیزبەکان کۆ دەبێتەوە و پێویست بە بینینی ئەوان ناکات. ڕیفراندۆم بەڕێوەیە پرسێکی گرنگە ئیتیمامێکی زۆری پێدراوە لایەن سەرۆکایەتیەوە بۆیە ئەم پارێزگایە ئەگەر نەکەوێتە سەر پێی خۆی پێش ئەو ڕیفراندۆمە بەڕاستی وا نازانین کە خەڵکی ئەم شارە و پارێزگایە هیچ ئامادەیەکی هەوێ بۆ ئەو ڕاپرسیە کاندیدێکی پارتی دیموکرات کە هەڵسا بە ڕاپرسیەکە بە منی ڕاگەیاند وتی خەڵکی شار زۆر بێزارە لە ئادام حکوومەتە بەرابەم بەشێک لە چین و توێژەکان و کەسوکاری شەهیدانی کیمیابارانیش هاتن بۆ بینینی جێگری سەرۆکی حکوومەت و چارەسەری کێشەی پێنەدانی پێشینەی خانووەکانیان کە لە 2014ەوە هیچ بڕاپارەیەکیان وەک پێشینە بۆ کردنەوەی خانووەکانیان وەرنەگرتووە بەڵام قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت یێرێمی کوردستان ئامادە نەبوو ئەو چین و توێژانەش ببینێت. ئێمە بە ناوی پەنجا نەخۆشی ئەم شارەوە قەزای شارە زور و پارێزگای هەڵەبجەی شەهیدەوە هاتوین داوامان کرد لە کا قوبات تاڵەبانی ببینین وەزیری تەندروستیش ببینین کاک دکتۆر ڕێکەوت بەڵام بەداخەوەنیان یەش ببینین تۆ ئایسا ئەوەنە قەرزاری بازار هەمڕوم نییە بچمە بازار وەڵی هەتا هەرچیم بۆ لە ماڵۆ فرۆشتومە بۆ خەڵک هەر دەری نەیەناوە ئیسەد حدودی لەوانەیە 3 دەفتەر بەرەو ژوورتر قەرزار بم لەسەر ئەو خانوانە هەتا شکاتی کابرایشم کردووە چوومە لای محکەمە داوایە و سلفاکەن کەممان دەنێ بەڵێ خۆیان وتیان ئەمە عەرزەکە هاتون جێیان کردوێتەوە کاکە ئیشی تیا بکەن ئێمە سلفەتانە دەینێ ئەگەر بیان وتایە کاکە پارە نییە ئیشی تیا مەگەر ئێمە خۆمان قەرزار نەیەکرد کاکە عەرزەکە با لەوێ بێ. سەردانی بەرپرسانی حکومی بۆ پارێزگای هەڵەبجە لە ئێستادا دەگەڕێتەوە بۆ کێشانی هەڵەبجە کە لە ڕووی ئیداری و حکومیەوە پێوەیان دەناڵێنێت لەوانەش تا ئێستا حکوومەت وەک پارێزگا مامەڵەی لەگەڵ هەڵەبجە نەکردووە و بەشێک لە بەڕێوەبەرایەتە گشتەکانیش نەگەڕاونەتەوە شارەکە هاوکات بودجەی تایبەت بە پارێزگاکە دیاری نەکراوە و تا ئێستاش هەڵەبجە سەر بە پارێزگای سلێمانیە ئەوەش لەلایەک کە تا ئێستا مامەڵەی دەست بەکاربوونی ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکە ڕاگیراوە و واژۆ لەسەر دەست بەکاربوونیان ناکرێت. ئێستا جەنابی مەحافز قسەتان بۆ جەنابی مەحافز قسەتان بۆ هەڵەبجە و بەرپرسانی هەڵەبجە دیسان فەرشی سووریان بۆ بەرپرسانی حکومی ڕاخست بۆ ئەوەی کێشە و گرفتەکانی هەڵەبجە چارەسەر بکەن. هاوڵاتیانی هەڵەبجەش دەڵێن لەوەتەی هەڵەبجە بوو بە پارێزگا بەرپرسان بەڵێنی بریقەدار بە هەڵەبجە دەدەن و ئیرادەیەکیش بۆ چارەسەرکردنی کێشەکان نییە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.